لا دەستپێکی یاریەکانی وەرزینەوەی خولی پلەیەکی کوردستان یانەی پیشەسازی لە سەر یاریگەی یانەی برایەتی لە شاری هەولێر میوانداری ڕزگاری کەلاری کرد. لە خولەکی 11 یاریەکە ئارام عەلی بەسەر گۆڵ یەکەم پێشکەوتنی بۆ ڕزگاری میوان تۆمار کرد. ڕزگاری دەرفەتی ئەوەشی لە پێش بوو گۆڵی دومیش زیاد بکات، بەڵام حەمزە حەمید ئەم دەرفەتەی لەدەستدا. پیشەسازی دەستی بە هەوڵەکانی بۆ گۆڵ یەکسانی کرد، بەڵام نەیتوانی مەترسی ڕاستەقینە لەسەر گۆڵی میوانەکەی دروست بکات تاوەکو بە گۆڵ بگات. لا نیوەی دوم هێشتا خولەکێک بەسەر دەستپێک تێپەڕ نەبوو بوو، دارەوان قاسم ئەنجامەکەی یەکسان کردەوە. دارەوان لەم هەوڵەش نزیک بوو لە گۆڵ، سەرخێڵی گۆڵپارێز بە زەحمەت دووری خستەوە. لە خولەکی 57 بیلال نەعنوس پیشەسازی بە گۆڵی دوم پێشخست. پیشەسازی دەرفەتی زیاتری بۆ ڕەخسەتاوەکو جیاوازیەکە زیاد بکات، بەڵام سوودی لێوەرنەگرتن. لە خولەکی 79 لە هەوڵێکی بە کۆمەڵ ڕزگاری تەواوی هەوڵەکانی خۆی خستە گەڕ بۆ گۆڵی دوم و یەکسانی. یوسف فەوزی ئەنجامیدا و یاریەکەی گێڕایەوە خاڵی سەرەتا. ئەنجامی یاریشتا کۆتایی بەم شێوەیە درێژەی کێشا و بە یەکسانی بە کۆتا هات. هەموو خولێک بۆ یەکەم یاری زۆر قورسە بەڕاستی ئێمە دەرەوە یاریگای خۆمان و ئەو تیپە لەگەڵ ئێمە لیاقیان لە ئێمە باشتر بوو، لە ئێمە زیاتر عەدادیان کرد بوو، بەس ئێمە ئەم خاڵە بۆ ئێمە زۆر باشە لەبەرەوەی یەکەم یاری دەوریە و قورسە بە خاڵە ئێمە ڕازی بووین. بەڕاستی یاریەکی زۆر خۆش بوو، بە خۆشتان ئاگادار بوون ئێمە زۆر باشتر یاریمان دەکرد، حەجمەمان زۆر زیاتر بوو، بەڵام لە دوو کوڕە سابیتە دوو گۆڵمان بە هەڵەی خۆمان خواردە. ئینشاڵڵا لە گەمەیدا بێ تەعویزی و گەمەی دەکەینەوە. بەڕاستی ئەمە لە بۆ سێ خاڵ یاریگای خۆمان بوو، دەبایە سێ خاڵەکە بەدەست بینین، بەڵام یەکەم یاریش قیچەک ئەحساس ناخۆشە. ئینشاڵڵا لە یاریدا بێ قەرەبووی دەکەینەوە پشتیوان بەخوا. بەم جۆرە هەردوو تیپ لە سەرەتای خولەکە یەکە و خاڵێکیان کۆ کردەوە. پیشەسازی لە یاری دومی دەبێتە میوانی بروسچی هاوشاری و ڕزگاریش هەفتەی دوم چاوەڕوان دەبێت و لە هەفتەی سێم میوانداری بروسک دەکات. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێیام هەولێر.